نووسەری ئەمریکی بوونی کریستیانی ئەندامی سنتەری توێژینەوەی لە پێشبوونی بەرگری لە وتارێکدا کە گۆڤاری نیوزویک بڵاوی کردوتەوە هۆشداری داوە لە ڕوودانی جەنگێکی ناپێویست لە نێوان رووسیا و ئەمریکادا. نووسەر دەڵێت چەندین پیا هەڵخشان لە سووریا لە نێوان هێزە ڕووسی و ئەمریکەکان ڕوویداوە کە هەڕەشەیە بۆ ڕوودانی ئەو جەنگە. تەنانەت هێڵێکی پەیوەندی لە نێوان هەردوو لادا هەیە بۆ ڕێگری لە کارەساتی لەو شێوەیە. بوونی ئاماژە بە هێرشێکی ئاسمانی مانگی ڕابردووی رووسیا دەکات بۆ سەر بنکەی تەنەفی سەربازیکی هێزەکانی ئەمریکای تێدایە لەبەرەوەی پێشتر ڕووسەکان هاوتا ئەمریکەکانیان لەو هێرشە ئاگادار کردبووەوە هێرشەکە زیانی پێ نەگەیاندن. لە هەمان هەفتەشدا کاتی هێزەکانی ئەمریکا هێرشیان دەکردە سەر دروستکەری بۆمبەکانی سەر بەڕێکخراوی داعش، رووسیا دوو فڕۆکەی سۆخۆی 34 ناردە ناوچەکە تا فڕۆکەی F-16 ئەمریکی هۆشداریان پێنەدا پاشەکشیان نەکرد. نووسەر لەو تارەکەیدا ئەمەژە بە نیگەرانی چەندین فەرماندەی سەربازی ئەمریکی دەکات لەو ڕووداوانە. لە بەرپرسی فەرماندەی ناوەندی ئەمریکا ژەنەڕاڵ دەری کۆریلای گوێزاوەتەوە کە گوتوویەتی هەوڵ دەدەین و ئەوە ئامانجمانە خۆ بپارێزین لە خراپ خەمڵاندنی حاڵەتەکان و هەڵوێستەکان کە لەوانەیە ببنە هۆکاری ململانەیەکی ناپێویست. بەڵام ڕەفتاری ئەم دوایی رووسیا و وەڕەسکەر و تاودەری ناکۆکیەکانە. نووسەرەکە باسی چەند ڕووداوێکی پێشتری کردووە بۆ هۆشداری لەمانەوەی هێز ئەمریکەکان لە سووریادا، باسی بۆمبارانی ساڵی 2016 بنکەی تەنەفی کردو و لە ساڵی 2017دا هۆشداری کۆتایی داوەتە ئەمریکا بۆ چۆڵکردنی ئەو بنکەیە. ئەوە جگەلەوەی هەردوو لا لەو ساڵەدا یەکتریان لا خستنە خوارەوی فڕۆکەی لایەنی بەرامبەر لا خۆراوای سووریا ئاگادار کردوێتەوە. بوونی بڕوای وایە هەڵگیرساندنی جەنگ لە ئۆکرانیا و هەڵوێستی ئەمریکا و هاوپەیمانانی بۆ پشتیوانی لە کێف گرژبوونی پەیوەندیەکانی لە سووریا زیاتر کردووە. بۆیە ناوبراو باشترین ڕێگا بۆ ڕوونەدانی جەنگی ڕاستەوخۆی هەردوو لا کۆتایی هێنانی بوونی سەربازی ئەمریکا لە سووریادا دەبینێت. هۆکاری سووربوونی نووسەر لەسەر بۆچوونەکەی بۆ تێکشکانی داعش و بەهێزبوونەوەی ڕژێمی بەشار ئەسەد دەگێڕێتەوە کە هیچ بەرژەوەندیەکی گرنگی ئەمریکا لە سووریادا نابینێت کە ئەو مەترسیە بخوازێت. بەڵام پێشتر ترامپ هۆکاری هێشتنەوەی بەشێک لە هێزەکانی وڵاتەکەی بۆ کۆنتڕۆڵکردنی کێڵگە نەوتیەکان گێڕایەوە نەک ئامانجێکی دیکە.